خاڵە خاڵە گیان مەرحەبا لێبێ بەخێر وێ خاڵێکیان ئەوە چییە؟ وەڵاویستم بچم بۆ سەیران لەو تاسەیەمە ئەوە پەکی خستم بە ناشکری نەبێ نە دووساییدا کورە هەمووی تاسە و چاڵە وەرە تۆ خۆ ساقی نازانی با بۆ جادەی چوارتا سلێمانیە دەمەتر باشی تیان نییە جادەیەکی ڕێک و جوان تاسە و چاڵی وەک یەکپانە ئۆتۆبانێکە چۆن بڵێ بە زوریا بە شەو پیانەی ساوبیست بڕۆ مەترسە بەس خۆ حازر کە بۆ پرسە قیرێکە فول کوالێتی ئەرێمە بەڕاستێتی بەڵێ بەڕاستمە بێگومان ئەکڕ ڕوو بێتە ساجی سەیران جادە لە دوای خۆی مەحاڵە کورە گشتی تاسە و چاڵە تای و دەبلیشە پارێزێ ئەی بۆ ناڵی داڕزێ ماشەڵڵا چی ڕێگایەکە دە هیچ ناڵێم هەر تایەکە